ماڵە خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ ئەچمەلای تەوەری دووەمی پرۆگرامەکەمان خانمە گۆرانی بێژی ڕۆژهەڵاتی کوردستان هایا محەممەد لە ئێستادا بەرهەمێکی نوێ یاخود میوزیک ڤیددیۆیەکی نوێی بە ناوی خانباجی بڵاو کردوێتەوە باز لە ئەزمموی ئەم خانمە و ئەم بەرهەمی بە تایبەتیەکەم بەڕێزیان لە ستۆدیۆی کورسان مەگەزین میوانمانن. هایا خان سڵاوت لێبێ و بەخێر هاتی. سڵاو ڕێزمێ لە خزمەت ئێوە و هەروەها بینەرە خۆشەویستەکان زۆر سپاس بۆ تۆ. خانباجی پێم وایە سێهەم بەرهەمی فۆلکلۆری تۆیە بەڵام خۆت چەند بەرهەمێکی ترت هەیە؟ چەند بەرهەمت هەیە؟ هەشت بەرهەمەیە ئالبومێکە، بەڵام لە بین بەرهەمەکانی خۆمان حەزم کردووە گۆرانی فۆلکلۆرەکانیش بڵێمەوە. خانباجی یەکێ لەو گۆرانیانە کە خۆم زۆر حەزم لێیە، ئیتر وتومەتەوە ئێستا. زۆر باشە. یەکەم جار بە گۆرانی فۆلکلۆر یاخود بە ئەو بەرهەمانە دەستە پێ کردووە کە بەرهەمی گۆرانی بێژانی ترن یان یەکسەر بەرهەمی خۆتت هەبووە؟ وەڵای یەکەم گۆرانی خۆم بووە، بەرهەمی خۆم بووە، بڵێن هەر وتومەتەوە، بەڵام بۆ دەرکەوتنم لە سوشیال میدیا گۆرانی خۆم بووە. زۆر باشە. ئەم بەرهەمە چۆن دروست بوو، چۆن بڕیارت دیە کە میوزیک ڤیددیۆی بۆ بکەی؟ گۆرانی خانباجی یەکی لەو گۆرانیانەسە کە فۆلکلۆرە زۆر هۆنەرمەندەکان و تویانە. من کە خوۆندم ئەحساسم کرد جوان دەرچۆوتم بە زۆرتر بڕواتە ناو خەڵکەوە، هەروەها گۆرانی فۆلکلۆرەکان زۆرتر بمێنن ناو کوردەواریە. لەبەرەوە ویستم کە ڤیددیۆ کلیپێکی بۆکەم. ڤیددیۆ کلیپەکەی لە دوو شوێن لە شاری سلێمانیا بووە. یەکەم لە ماڵی چێشتخانەی جارانی پێڵێن لە سابوونکەران، لەو شوێنە قسمەتێکی بووە، قسمەتەکەی تریشی لە چەمچەماڵ. بڵێ کاتە بەرهەمەکە ئەتوانین بڵێن لە شاری سلێمانی وێنەگیرەوە. زۆر باشە. باسی زیاتر بەرهەمەکەکەین، بەڵام بەشێک لە کلیپەکە بینین و ئەگەڕێینەوە. باشە، فەرمووی. دەستەکانە خۆش بێ بە هیوای کاری زیاتر چەندێکی پێچوو وێنەگرتنی ئەم بەرهەمە و کێش یارمەتیایت پێشکەشتان بێ. وەڵا بڵێم چەندێکی پێچوو مانگێ یانێ 2-3 جار ئێمە ڕۆشتوین بۆ فیلمبەرداریەکەی، بەشی بڵێن میکس و مەستەرینگ و ئاهەنگسازیەکەی کە یەکەم لە ئستدیۆ تیون ئستدیۆ لە شاری مەریوان کراوە، کامێرە و تەدوین و بعد کارگردانی ئەمانەی کاکسایی دەرهێنەرەکەی کاکسۆی بەکەریمی بووە. کاتە ستافەکە بەشێکیان ڕۆژهەڵاتی کوردستان یاخود هەمووی ڕۆژهەڵاتی کوردستان و تەنها وێنەگرتنەکەی لە شاری سلێمانی. بۆچی پێت خۆش بوو کە کاری وێنەگرتنەکەی لە شاری سلێمانی بێ؟ وەڵا شاری سلێمانیم زۆر پێ جوانە. 4 کلیپم لە سلێمانی کردووە من. ئەمە 4ەم کلیپ. ئەوانەی تریش ئەو بەرهەمانن کە ئەمە
ئاماژەت پێکرد فۆلکلۆرن یان بەرهەمەکانی خۆشە؟ بەرهەمە فۆلکلۆرەکان زۆرتر یەکێکیان لە هاواری شارا بووە، یەکێکیان لە ماڵی مەستورە هەر لە سابوونکەران. بەڵێ شوێنی فۆلکلۆری جوانی کوردەواری زۆر جوانی لێ ئێرە. زۆر باشە. بەرهەمەکانی ترت با بڵێن ئاوازدانانی و تێکستەکانی هیچەیە و پێت خۆشە بە شێوازێک گۆرانی بڵێ؟ وڵی بەرهەمەکانی ترم هەردانێکی لە لای ئاوازدانەرێکۆ بووە، بڵێم هەمویانی یەکەس نین، بەڵام دوو بەرهەمی زۆر جوانم هێن مامۆستای گەورەی ئاواز مامۆستا بورهان موفتیزادە بووە بۆ میداناوە. ئەوانەی تریان لە شاری کرمانشا مامۆستا هادی ڕۆستەمی. هایا خان هیچ سانسۆرێک هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و با بڵێن هیچ سەختی تایە بەرەمهێنانی کلیپ بە تایبەتی و بە تایبەتیش بۆ خانمان؟ زۆر هەیە بەڵام زۆریش نایسە من بڵێم زۆرە نا. ئیتر هەر کشوەرە قانون و یاسایەکی هەیە هی خۆی مختص بەخۆیە، بەڵام نەوەڵا تاوت ئیسە من هاوڕێ خۆم هەیە هە لە شاری خۆم لە مەریوان گۆرانی ئاڵێ کلیپیشی بۆوەکە تاو حەدەنا ئەو نەسەختگیری و نەڕێگیری ناکرێت. زۆر باشە. وە بزانم تۆ باوکت خەڵکی سنەیە دایکت خەڵکی هەورامانەیان بە پێچەوانەوە؟ باوکم خەڵکی دەوروبەر سنەیە سنە، دایکم مەریوانی هۆرامیە. بە شێوەزاری هەورامی هیچ ئەزانی؟ بەڵێ. گۆرانیڵیت؟ گۆرانەکەی مامۆستا بورهان موفتیزادە دایناوە بووم ئەو هۆرامیە. یەکەم گۆرانیم دووم گۆرانی بوو، گۆرانی مامۆستا بورهان بوو، هۆرامی بوو. ئەم بەرهەمانی خۆت زیاتر لە کوێ بڵاوەکەیتەوە؟ لە وڵا زۆرتر من لە ئینستاگرامەکانم بعد لە یوتیوبە چەناڵی تایبەتی لە یوتیوب. با بڵێن ئەو چەناڵانە و بە تایبەتی ئەو ئەکاونتە تایبەتانی کە تایبەتن بە هونەرمەندان چەندێک یارمەتی دەرە بۆ ئەوەی کە تۆ زیاتر دەنگی خۆت بناسیێنی وەکو خانمێک بەرهەمەکانی خۆتی تیا بڵاو بکەیتەوە؟ وڵاهی من لە هەمویانە فعالیت ناکەم. ئێستا تیکتۆک و ئەم شتانم بەلاو زۆر بەلاو حەزم لێ نییە. زۆرتر فعالیت لە ئینستاگرامەکەم لەبەر چی زۆرتریش لەبەرەوە ڕۆژهەڵات فەیسبووکی نییە زۆر کەم بە کەمی بەکاریهێنن. ئیتر من حەزەکەم بەرهەمەکانم ئیشەکانم کارەکانم خەڵکی خۆشمان بیبێنن ڕۆژهەڵات، لەبەرەوە زۆرتر لە ئینستاگرامە فعالیتم هەیە. زۆر باشە. هیچ گروپێک هەیە کە لەگەڵیان هەمە ئاهەنگیت هەبێ بۆ ئەوەی کە لە کۆنسێرت بکەی یان با بڵێن لە فستیڤاڵ و لە کار و چالاکی و لە ئیڤێنتە هونەریەکانە بەشداری لەگەڵیان بکەیت؟ بەڵێ گروپی مەستورە، گروپی موسیقی مەستورە ڕۆژهەڵاتیە نەوەڵا هەر لێرەن لە سلێمانی. چەند کارێکمان بەیەک و کردووە و ئینشەڵا لە داهاتوە ئەگەر کۆنسرت دابنم لەگەڵەوانە کۆنتاکتم هەیە. زۆر باشە. وەکو فێربوونی ئامێرە موزیکیەکان یاخود با بڵێن گەشەدان بە دەنگی خۆت و پرۆڤەکردن ئەوانە چۆنە؟ وڵی بەداخەوە چکە من ڕۆژانە دەوامی خۆم هەیە کاتم بۆ داناوە بەزنە ئەو کاتەکە بڵێم هەموو کاتەکەم دانابێ بۆ ئەوە ناچونکە دەوامم هەیە. ئێستا من بە پیانۆ کارم کردووە، سۆلفش تەمرینم کردووە تەمرینەکەم ڕۆژانە، بەڵام نەک بڵێم ئامرێکم بەدەستەوەیە نا ئامرێکم بەدەستەوە. زۆرێک لە خانوەکان لە گروپە موزیکیەکانە ئەندامن، چۆن بیرە لەوە نەکردوێتەوە؟ وڵی نازان شەڵا لە داهات بە. زۆر باشە. باسی ئەوەت کرد کە نزیکەی 8 بەرهەمت هەیە و بەرهەمانە بەم بەرهەمەوە بێتە 4ەم بەرهەمی فۆلکلۆری تۆ یان 3 بەرهەمی فۆلکلۆرت هەیە؟ 3 بەرهەمی فۆلکلۆرم. 3 بەرهەمی فۆلکلۆرتێ. ئەو بەرهەمانی تر تێکستەکانیان کێ بۆ تەنووسێ و خۆت هیچ هەوڵت نایاوە کە تێکستی بەرهەمەکانت بنووسی؟ ئێستا حالیان گۆرانێکی تازەها بەدەستمەوە کە خۆم خەریکم تێکستەکەی نووسم، بەڵام ئەو گۆرانیانە کە دایانناوە بووم ئاوازدانەرەکە دایناوە تەبعاان تێکستەکەیشی بۆ داناوم
ناخۆم نەمنووسیون. زۆر باشە. کاتێک کە یەتە سەر ئەوەی کە بەرهەمەکەت ڤیدیۆ کلیپی بۆ بکەی، خۆت هیچ سەرنج و هیچ پێشنیارێکت هەیە بۆ ئەوەی کە پێت خۆش بێ ڤیدیۆ کلیپەکەت بەم شێوازە بێ، یاخۆت لەگەڵ دەرهێنەرەکە هیچ قسە و باسێکەکەی دەربارەی ئەوەی کە سیناروی با بڵێن بەرهەمەکەت حەز بکەی کە بەم شێوازە بێت، یان هەموو کارەکانەی تەدەست با بڵێن دەرهێنەری بەرهەمەکەت کە ئەو ڕەنگە کاری خۆی بێ زیاتر شارەزا بێت لە بوارەکەیە؟ وەڵا من زۆرتر خۆم سناریۆکانە نووسم، خانباجی سناریۆ خۆمە، زۆر مەسەڵان خۆم ئیدەی جوانی پێدەم ئەڵێم باوا بێ ئیتر ئەگەر خۆشیان قبوڵیان بێت، چونکە ئیتر وەکو هاوفکرێ پێیان ئەڵێم، بەڵام خانباجی بە تەواوی سناریۆکی خۆم بووە، یانێ یارمەتیم داوە لە سناریۆکە لە کاتە لەگەڵ دەرهێنەرەکە قسە ئەویان خۆشت ئەبیتە بەشێک لە ستافی بەرهەمهێنەرانی با بڵێن ڤیدیۆکە؟ نا لەگەڵ دەرهێنەرەکە قسەکەم پێڵێم ئەمە سناریۆکەمە، ئیتر ئەو خۆی دایانێ. زۆر باش. پلانی ئەوەت نییە کە کۆنسرت ئەنجام بدەیت و بەرهەمەکانی خۆ لە کۆنسرتێکە پێشکەش بکەیت؟ با زۆر بیرم لێ کردووە تۆ ئینشەڵا ئەم ساڵ حتمما ئەگەر خوا یارمەتی با کۆنسرتمە بێ. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس دەکەم. زیاتر سپاس دەکەم. سپاس بۆ بەرنامەکەت. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، پرۆگرامی ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات. تا کاتێکی تر هەر شاد بن، خواتان لەگەڵ بێ.